خۆی ئەوەی کە دەبێ بە نوێنەری خەڵک یاوەتە یاسا دادەنێ لە پەرلەمانە لە ئەنجومەنی عێراقا یاوەتە لە یەکێک لە وەزارەتە خزمەتگوزاریەکان یا وەزارەتەکانی حکوومەت خزمەت دەکات. ئێمە لێرانە بەڕاستی لەم وەزارەتە وەزارەتی کشتوکار سەرچاوەکانی ئەو نزیکەی 4 ساڵ لێرە لەم وەزارەتە بووم. دەتوانم ئەوە بە خەڵک بڵێم کە ئێمە بەر لەوەی کە قسە بۆ خەڵک بکەین و بەر لەوەی بانگەشەی زرق و برقی و قسەی تەنها سەر شاشەی ڕاگەیاندنەکان و ڕێکلامی هەڵبژاردن بێ، ئێمە بە کردەوە بەڕاستی بە هەڵوێست و بە خزمەت نیشانی خەڵکماندا کە ئێمە بەڕاستی دەسۆزی خەڵکین و لە هەر شوێنێک کە ئێمەی لێبین هەڵوێستمان دەبێ و خزمەتمان دەبێ و دەسۆزی خەڵک دەبین. ئێمە سەرەتا بەڕاستی لەم وەزارەتەوە دەستمان پێکردمەوە مەسەڵەن محەممەد بۆی خەڵک بیزانێ دەرگاکانی وەزارەتمان بەڕووی خەڵکدا کردەوە. پێشتر چەند پرزگەیەکە بوو، چەند دیوارێکە بوو لە نێوانی خەڵک و بەرپرسانی وەزارەت، نەکەر وەزیر بەڵکو بەڕێوەبەرەکان و بەڕێوەبەرە گشتەکانیش پرزگایان هەبووە. بە زەحمەت خەڵک دەتوانی بیان بینێ. مەسەڵەن خەڵک هەبووە گوتومە بابە تو ئەو ئیشت لای بەڕێوەبەرش یا لای بەڕێوەبەرە گشتیە بۆ هاتی بۆ لای من بۆ زوو چارەسەر نەدەکرد، بۆ چەند ساڵە ئەم کێشەت ماوەتەوە کە کێشەیەکی یاساییە و مافی خۆتە گوتێتی جا فڵان کەس من توانیمە بچم بەڕێوەبەرێکی گشتی ببینم ڕێگەیان پێداوام بیبینم. کەواتە ئەو بەرپرسانەی لە بورجی عاجی بوون ئێوە واتان کە لەگەڵ خەڵک تێکەڵ بن؟ بێگومان بەڕاستی ئێستا ئەوتە وەزارەتە بایەکی بچێ تەماشا بکە بزانێ داخوا ئێستا چۆنە و لە سەردەمی ئێمە چۆن بووە. ئێمە لەم وەزارەتە بەڕاستی بەتایبەتی بۆ جوتیار و بەرهەمهێنی کشتوکاڵی و کۆمپانیەکانی کشتوکاڵی لێرەوە بۆ یەکەم جار بازمان لەسەر بەرهەمی هاوردەدانا بەرهەمی کشتوکاڵی لە کاتی پێگەیشتن بەرهەمی خۆماڵی کە پێشتر جوتیاران ئێستاشی لەگەڵدا بێ بابچن پرسیار بکەن بەرهەمەکانیان ساغ نەدەبەوە نەدەفرۆشە چونکە بەهۆی بەرهەمی ئێرانی و تورکی و وڵاتانی دیکەوە. ئێمە کە بازمەدانە بەڕاستی بوو مای ئەوەی کە زەمینەمان سازت کە بەرهەمە خۆماڵیەکانی خۆمان ساغ بێتەوە لە هەرێمی کوردستان. و ئێمە بووین لەو کاتی قەیراندا لە 2014 کە قەیرانێکی دارایی سەخت بوو کە شەڕی داعش هاتە پێشێ حکومەتی فیدرالی بورجە هەرێمی کوردستانی بڕی. ئێمە بووین لێرانە بەم بودجەکەمێک کە هەبووە کە هەستۆنجی بێ سڕیمانەوە لە ئەنجومەنی وەزیران 6 بەنداومان تەواو کرد کە پێم وایە ئێستا وردە دەردەکەوێت کە ئێمە چەند پێویستمە بە دروستی بەنداوەیە لە کاتی دروستبوونی وشکە ساڵی و قەیرانی ئاودە کە کێشەی زۆر گەورەیە بەتایبەت لە مەسەلەی بەنداو بەڕاستی ئەمساڵ لە هەرێمی کوردستان بەگشتی کێشەی کەم ئاوی هەبووە یاتە ئەو بڕیارەی ئێوە بە دیڕاسە و بە لێکۆڵینەوە و بە هەر بۆ مەبەستاش پرۆژەیەکی کەشمان هەبوو بەڵام ئەو کاتێمە لە وەزارەت نەماین بۆ ئەوەی کە ئێمە چۆن بتوانین ئەو ئاوە هەیە لە هەرێمی کوردستان بە ئاوی بارانەوە بە ئاوی ژێرزەویەوە بە ئاوی سەرزەوی ئەوەی لە وڵاتانەوە دێ چۆن وا بکەین بەڕاستی ئەم ئاوانە کۆ بکەینەوە و دواتر بۆ کشتوکاڵ و پیشەسازی و خواردنەوە و گەشتگوزار بەکاری بێنین. پێشنیاری 14 مندای استراتیژیمان کرد کەم پێم وایە ئێستاش وەزارەت هاتووە تۆزە بەدەستکاریەوە پێشکەشی کردوێتەوە و خەریکن. ئێمە ئەگەر حکوومەت ئەو بودجەی دابین کردبایە ئێمە ئێستا بەڕاستی لە کێشەی وشکە ساڵی و لە کێشەی ئاونەزاتمان دەبێت چونکە بە شێوەیەکی هاوسەنگ دابەشمان کرد بۆ هەموو کوردستان. لەگەڵ تێبینی ئەوەی لە ماوەی وەزارەتی ئێوە لەو مودەیە کە لە وەزارەت بوون بێگومان کێشەی قەیرانی داراییش لە هەرێمی کوردستان هەبووە کەواتە دەبێت ئەوە بپرسم ئەگەر بێت و دەستکراوی زیاتر بە ئێوە دەتانتوانی چی دیکە بکەن؟ ئێمە پێمان وایە دەمانتوانی کردی کشتوکاڵ زۆر گەشەی پێ بکەین و دەمانتوانی بەڕاستی کشتوکاڵ بکەین بە سێکتەری یەکەم بۆ دروستکردنی ژێرخانی ئابووری و بەهێزکردنی ئابووری هەرێمی کوردستان. چونکە بەڕاستی ئەگەر پاڵپشتێکی گەورەی کشتوکاڵ هەبێ بەتایبەتی لە ڕووە داراییەکەوە و لە هەمان کاتدا لە ڕووی معنەویشەوە ئەم سێکتەرە گرنگی تابێتی خۆی پێ بدرێت لە هەموو سێکتەرە فەرمیەکانی هەرێمی کوردستان. ئەم پێم وایە بەڕاستی ئێمە دەمانتوانی ئێستا لە هەموو ئەو بەرهەمە سەرچیانەی کە هاوڵاتی پێویست بێتی بە خوددابینکاری گەیشتبای. ئێمە لە سەردەمی ئێمە یەکێک لەو هەنگاوە گەورانی دیکەوە بووە لێرانە ئێمە لە زۆر بەرهەم لە هەمووینا لە زۆر بەرهەمی سەرەکی کە
هاوڵاتی پێویستی بێتی بە خوددابینکاری گەیشتماتە ئیکتیفای ذاتی ئێمە لە هەرێمی کوردستان بۆ خۆمان هەمانە پێویستمە بە هاوردەنی لە دەرەوە بیهێنین کە ڕەنگەوە جێی سەر سوڕمان بوو لە هاوڵاتیان هەرێمی کوردستان وا حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای دروستبوونەوە وا هێناویەتی کە ئێمە بەردەوام هاوڵاتیانمان تووشیەوە کردە کە بەکارهێنەر بێ نەک بگاتە خوددابینکاری. بەڵێ بێگومانجەمە بەسمە ئەگەر پاڵپشتێکی باش هەبووایە بەڕاستی ئێمە دەمان کرد بە سێکتەری یەکەم بۆ بژانەوە ژێرخانی ئابووری و ئابووری هەرێمی کوردستان و بەڕاستی ئێمە مامەستە محەممەد ئێمە بووین لێرانە بم وەزع شڕ و شەقەی هەرێمی کوردستان و ئەم بارودۆخە سیاسیە نالەبارەی کە پێیدا تێدەپەڕین ئەو کاتەی لەگەڵ ئەو هەموو گەندەڵیانێک کە هەیە لە هەموو ڕێکانەوە ئێمە بووین بەڕاستی ینی چەند شەرمان لەسەر دووتارانی هەرێمی کوردستان کردووە شەرمان لەگەڵ حکوومەتی عێراقی کردووە ینی لە کاتێکدا کەنەی دەهێشت بەرهەمەکانی ئێمە بچن لە پارێزگاکانی ناوەڕاست و خواری عێراق ساڕێتەوە کە چێشەی بۆ دروست دەکات بەڕاستی ئێمە بەڕاستی ئەمەش گوتمان کاکە بڕیارمان دەکە لێ ناگەڕین هیچ بەرهەمێکی هەرێمی کوردستان و هیچ بەرهەمێکی دیکەش بە ترانزلێتەوە بچێ بۆ عێراق ئەوە کە لە دەستی ئێمە بێ ناسەر حکوومەتی عێراقی بانکێشی کردین چوونی ڕێککەوتین ئەمە بەڕاستی پێنا جوتیار بوو کە باشترین شوێن بۆ ساختکردنەوەی بەرهەمە خۆماڵیەکانی خۆمان کشتتوکاڵی بێ یا غێری کشتتوکاڵی بێ پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراقا کە بەڕاستی مە زۆر سوورمە سەروی ئەو کاتیش ئێستا سوورمە سەروی کە ئێمە باشترین پەیوەندیمان لەگەڵ حکوومەتی فێدرالی هەبێ چۆ بە قازانجی هاوڵاتیان و هەرێمی کوردستان بووە بەڵام بە شێوەیەکی تەندروست بە شێوەیەکی ڕێکوپێک لە پێناو بەرژەوەندی حزب نا لە پێناو بەرژەوەندی شەخص نا لە پێناو بەرژەوەندی خەڵک لە پێناو بەرژەوەندی زوتیاری هەژار و فەقیریانی ئێمە بووین بەڕاستی ئەم دەرگایانەمان کردو ئێمە بووین حەقەتەن لێرە چێشمان لەگەڵ ئێران بۆ دروست بوو لەسەر گرتنەوەی ئاوی زێی گسکیان کە گرتەوە کە کێشەی بۆ ناوچەیەکی بەرفراوانێک و پشدەر دروست کرد کە ڕەنگەوە سەیری بێ بۆ حکوومەتی ئێرانی و سەیریش بێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەوەی چۆن دەکرێت ئەو کاتە وڵاتیشم ئەو کاتە بەڕاستی ئەم دەتوانم بڵێم ینی فشارێکی زۆر لەسەر حزب بوو لەسەر بابەتانە بەڵێ ینی کۆماری ئیسلامی ئێران پێی وا بوو ئەمە خەریکی دروستکردنی ڕایەکی گشتین بەرامبەر بە ئێران کە من بەڕاستی نەمشاردەوە بە ئەو کاتێ سەرکۆنسولی ئێرانی هاتە ئەم وەزارەتە گوتی برادەرانی ئێمە لە باڵا وا بیر دەکەنەوە گوتم دەی ئەمیش وا بیر دەکەمەوە کە دەتوێت ئێران دەیەوێت خەڵکیمە بخنچێنێ کە دەیەوێت بەڕاستی ئەو بڕە ئابوووریکە ئێمە هەمانە ئەوەش تەفروتی نابکەم نەیهێڵێ بەڕاستی کاکە ئێران دراوسەیەکی باباشی ئێمە بێ بڵێ ئێمە هەمیشە بە باش تەماشامان کردی بەڕاستی بۆ ئێستا چێشمان بۆ دروستکە لەوەی کە ئامان لێ بگرێت لەوەی کە بەرهەمی ئێمە لە ژیانی ئەم وڵاتە تەبان بەرهەمێکی ئێمە نەبراوەتە ئێران بفرۆشێ کاتێک کە ڕێیان لە بەرهەمی کشتتوکاڵی ئێمە گرت ئەمن لەگەڵ ئاغا حجەتی کە ئەو کاتێ وەزیری کشتتوکاڵی کۆماری ئیسلامی ئێران کۆ بوومەوە گوتی کاکە ئێمە لێ ناگەرن لەبەر ئێمە بە خوددابینکاری گەیشتوین ئەمەش گوتم قوربان ئێمەش لە هەندێک بەرهەم بە خوددابینکاری گەیشتوین کەواتە لێ ناگەرم ئەو بەرهەمەی کە ئێمە هەمان بێ لێ ناگەرن لە ئێرانەوە بوومان بێ آخر نا بۆ تو لێ ناگەر زووتارین بەرهەم بین ئێرانی آخر ئەمە هەمانە یوتم با هەبوو با زووتارەکە زەرەر بکە با کۆمپانیەکە ئێمە زەرەر بکە لێگەر با بێنێ دوایی گوتی باشە بە پێی تعلیمات و ڕێنمایی ئێمە گوتم ئێمە شەروای بەڵێ پابەندین بە تعلیمات و ڕێنماییەکانی خۆتانە بۆ هاوردەکردن و هەنداردەکردن ئێمەش بەرامبەر بە بەرهەمەکانی و بە هەمان شێوە بۆ بەڕاستی ئێمە لەگەڵ وڵاتی تورکیا ینی حەقەتەن ئێمە چێشمان بۆ دروست بوو لەسەر دانانی باز بەرهەمەکانی هاوردا کە کاتەی تورکیا دەگەر ئێمە باز نادەین ئێمەش باز نادەن لێ ناگەرن بەرهەمانە بێ دوای چەند کۆمونیۆش بەڕاستی ناسار وتیان باش ئێمە باز دەدەین بەسم ئەوەیە بەڕاست ئێمە لە پێناو خزمەتکردنی خەڵک مامەستە محەممەد نەیکەینە بەڕاستی مەدەح نییە بەڕاستی سەنای خۆمان و حزبەکەمان نییە بخۆ بە بانگەشە بژاردنی خەڵک واقعەکەی بینی بەڵام وەک جنات باسی بە بیریان بێنمەوە ئێمە